سەرەتا تەنها بە $100 دەستم بەم کارە کردووە کە کەمترین بڕەپارەیە کەسێک بتوانێت بزنسێکی لەو شێوەی پێ بەرهەم بێنێت. سەرەتا بە تەنها خۆم کارمە کرد. لانا بەرهەم لەدایک بووی 4/8/1994 دانیشتووی شاری سلێمانیم. بەشی کارگێڕیم لە زانکۆی جیهان تاو کردووە و دەرچووی ساڵی 2018 لە زانکۆی جیهان. ماوەی 2 ساڵ لە دەستمان بەکارکردن کردووە لە براندی کەتان 21. سەرەتا بە تەنها خۆم کارمە کرد، بەڵام دواتر لەبەر داواکاری خەڵک لەسەر بەرهەمەکانمان پێویستم بە ستافێک بوو کە هاوکاریم کات لە دروستکردنی بەرهەمەکانە. وشەی ئەو ناوەیە کە بۆ براندەکەم هەڵمژاردووە کەتان وشەیەکی کوردیە و جۆرێکە لە جۆرەکانی قماش بووە ئەو ناوم هەڵبژارد و 21 لە 23 وەرم گرتووە کە یەکەم ڕۆژی دەستپێکی بەهارە، چونکە من زۆر عاشقی بەهارم بۆیە زۆر پێم خۆش بوو ئەو 21 لە ناو براندەکەم. دروستکردنی براندێکی لەم شێوەیە گرنگ بوو بۆ کوردستان لەبەر ئەوەی بازاڕەکانمان پڕە لە کۆمەڵک براندی وڵاتانی دیکە و ئێمە لەگەڵ ئەوەی کە کوردستان پڕە لە چەنەها گەنجی دەستڕەنگی چەنەها گەنجی بەهرەدار، پێم خۆش بوو من ئەوە بکەم. وەکو خولیایەک من خۆم زۆر خولیای وێنەکێشانم هەبوو و بەهرەیە کە هەر لە مناڵی ماوانێ وێنەم کێشاوە تا ئەم تەمەنەش پێم خۆش بوو ئەو بەهرەیەم لەگەڵ کارێکە کۆ بکەمەوانێ و براندێکی لێ دروستکەم، ئەویش کە تا 21 بوو. سەرەتا تەنها بە $100 دەستم بەم کارە کردووە کە کەمترین بڕەپارەیە کەسێک بتوانێت بزنسێکی لەو شێوەی پێ بەرهەم بێنێت. ئەمە ئەو ئەسەلمێنێت کە هیچ کاتێک پارە ئەوەنە دەستێکی باڵای نییە لە سەرخستنی خەونەکەتە لە دروستکردنی پرۆژەیەکە، بە تەنها ئەو بیر و بۆچوونەی خۆت بەرامبەر بەو ئامانجێک کە هەتا کیفایەتە بۆ ئەوەی بتوانی سەرکەوتێکی تاو بەدەستبێنی. زۆرێک لە بەرهەمەکانی ئێمە وەکو لێرە چەند نمونەیەک دانراوە مۆرکێکی کوردی پێوە دیارە، بۆ نمونە ئێمە قماشی جامانەمان بەکارهێناوە کە لای خەڵک قماشێکی زۆر پیرۆزە و لایەن زۆر جوانە و زۆر کات بەکارێنن لەگەڵ هەمجلی کوردیە و هەمجلی دەرەوەیە. بیرم لێ کردوانێک کە ئەم قماشە چەندەها ساڵە ئێمە تەنها وەکو ملپێچێک لەگەڵ جلی کوردی یاخود جلێکی تری ڕۆژانە بەکارمان هێناوە. من هاتم ئەمەم تێکەڵ کرد لەگەڵ جلوبەرگە و لەگەڵ جەنتاشە کە کاردانەوەیەکی زۆر باشی هەبوو لەناو خەڵکا و خەڵک زۆر خواستی لەسەر بوو. ئەو کەسانی کە لە کوردستان بچووکترین شت بکەن سەدقاتی ئەوەیە کە گەنجێک لە دەرەوە ئەیکات، چونکە لە دەرەوە هەموو شتێک ڕخساوە لە بەردەستیانایە، هەرچ لەلایەن حکوومەتەوە بێت چ لەلایەن ناوبازارەوە بێت. بەڵام لێرە لەگەڵ نەبوونی ئەو هەموو نەبوونی پێداویستەکان، نەبوونی پشتگیری، نەبوونی ئەوەی کە تەنانەت نەک لە ڕووی مادیەوانی لە ڕووی معنیشۆ ئێمە هەموو کاتێک قەیرانمان هەیە. بۆیە بەلامەوە زۆر گرنگە کە خەڵک پشتی یەکتر بگرن و کاتێک کەسێک ئیشێکە کات بە هەموو توانایانەوە پشتگیری بکەن. ئەمە ئەوە ئاکات کێمە کوردستانێکی جوانتر پێشبینی بکەین بۆ داهاتوومە. لە 2 ساڵە توانیمان ئەوە بکەین بێگومان لە داهاتووە کاری زۆر باشتر و ئەکەین کە کەتان 21 وەکو زۆرێک لە بابەتەکانی تر زۆرێک لە بوارەکانی تر بتوانێت کورد بناسێنێت بە دەرەوە و بەرهەمەکانمان لە ئاستی یان ئەتوانین لە ڕیزی براندە جیهانیەکانە فرۆشی هەبێت و کرێت. پێم خۆشە ئەوە بە گەنجانی وڵاتەکەم بڵێم کە مەرج نییە هەموو کاتێک ئێمە چاوەڕوانی دەستی حکوومەت بین لە شوێنێکدا مەزراندن هەبێت نەبێت یان چاوەڕی موچە بین لە حکوومەتەوانێ.